لە سعات 12 ئەم شەوە باڵەفڕەی تورک چەند شوێنێکی کردوتە ئامانج ئەو شوێنانەش وەکو لە شەنگال و منتیقەی سەردەشت ناوچیا و هەروەهاش لە خانسوور و لە مەخمور دیسان ئەوش کراوەتە ئامانج و هەرێمی پاراستنی مدیا کراوەتە ئامانج. لەو چوارچێوەیەدا هەر کەس دەزانێت کە دەوڵەتی تورک بە مێژووی دروستبوونی دژایەتی گەلی کورد دەکات لە هەر شوێنێ هەبێت بۆ ئەوەش سڵ ناکاتەوە لە هەر شوێنێک بتوانێت دەستی بگاتە ئەو جیانە دەکاتە ئامانج. ئەوەی کە هەبێت ئێستا لە باشووری کوردستان ئەو لاوازیەی کە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە هەیە و قەیرانی سیاسی و دەسەڵات و قەیرانی ئابووری کە لە باشووری کوردستاندا دەوام دەکات، هەروەها ئەو ململانەیە حیزبیەی کە لەلایەن دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە هەیە بۆشاییەشی دروست کردووە کە ئەو بۆشاییە وای کردووە دەستی دەوڵەتی تورکیا لە باشووری کوردستان کراوە بێ بۆ هێرشکردنە سەر ئیرادەی گەلەکەمان بەتایبەتی لە مەخمور و لە شەنگال و لە هەرێمی پاراستنی مدیا. هەر کەس دەزانێت کە بە سەدان کیلۆمەتر شەنگال یا مەخمور لە سنوورەکانی دەوڵەتی تورکیاوە دوورە، بەڵام دەوڵەتی تورکیا لەکوێدا ئیرادەیەکی تێکۆشانی گەلی کورد هەبێ ئەو دەیکاتە ئامانج. لێرەدا دەبێت هەر کەس بزانێ کوردی خائین یا کوردی تێکۆشەر هەیە، کوردێک هەیە کە دەستی لەگەڵ دەوڵەتی تورکیادا تێکەڵە و هاوکاری دەکات بە چڕی ژمارەیەکی زۆری فڕۆکەی هەم بێ فڕۆکەوان و هەم فڕۆکەی بۆردومانکردن هێرشیان کردووە. دەمەوێت ئەوە بڵێم کە باشووری کوردستان کە ئێستا دەستی دەوڵەتی تورکیا تێدا کراوەیە، هۆکارەکان لاوازی دەسەڵاتی سیاسی لە باشووری کوردستان هەروەها ئەو ناکۆکی و ململانەیە حیزبیەی کە لە باشووری کوردستاندا هەیە هۆکارە بۆ دروستبوونی قەیرانی بەڕێوەبردن و قەیرانی سیاسی و قەیرانی دارایی ژوای کردووەکە فشارەکانی سەر حکومەتی هەرێم زێرەتر بێت و ئەو بۆشاییەش کە لە باشووری کوردستاندا دروست بووە دەستی دەوڵەتی تورکیای کراوەتر کردووە. دەمەوێت ئەوەش بڵێم بوونی هێزی ئەمریکا لە باشووری کوردستان و لە حاڵەتێکی بۆ ڕەنگەشدا کە هەر کەس دەزانێت بێ ئاگایی ئەوان نییە، بۆیە دەکرێت بڵین بێدەنگی دەسەڵاتی هەرێمی کوردستان و عێراق و هەروەها بێدەنگی هێزە نێودەوڵەتەکان و بەتایبەتی کە هێزی وەکو ئەمریکا لە باشووری کوردستان هەیە دەری دەخا کە کۆمپلۆیەک لەسەر کوردی ئازاد و ئیرادەی گەلی کورد هەیە بەرامبەر بەو هەڵوێستە نەتەوەی و ئەو هێزەی کە تەمسیلی ئیرادەی گەلی کورد دەکات کە لە تەبگەرە ئاپۆچیەکاندا خۆی دەبینێتەوە. بۆیە ئەو هێرشانە دەکرێتە سەر شوێنێکی وەکو شەنگال یا مەخمور یا هەرێمی پاراستنی مدیا. هەر کەس دەزانێت ئەو ناوچەکانی شەنگال یا مەخمور سەدان کیلۆمەتر لە سنوورەکانی دەوڵەتی تورکیاوە دوورن و خەتەریەک نییە بۆ سەر هێزەکانی دەوڵەتی تورکیا. بەڵام لێرەدا ئەمەوێت ئەوە بڵێم کە دەوڵەتی تورکیا کوردی ئازاد ئیرادەی گەلی کورد بە بنەما دەگرێت لە شوێنێکدا ئیرادە و هەڵوێستی نەتەوەیی و دیموکراتی بۆ گەلی کورد هەبێت ئەو شوێنانە دەکاتە ئامانج. ئەگەرنا بەسەر چەندین حیزب و چەندین هێزی کە لە باشووری کوردستان هەن نازانم ناویان بنێم چی بەسەر هەموو ئەوانەدا دەرباز دەبێت و دەشێت لە شەنگال و مەخمور یا لە هەرێمی پاراستنی مدیا دەدات. لەبەرەوە ئەوە جێگەی شەرمەزاری و جێگەی ڕەخنەیە هەم بۆ دەسەڵاتی هەرێمی کوردستان و هەمیش بۆ عێراق. دیارە دەوڵەتی تورکیا ئەوە بە فرسەت دەزانێت، ئەوە بە هەل دەزانێت کە بۆشاییەکی دەسەڵات ئێستا لە عێراقدا هەم دروست بووە و هەمیش باشووری کوردستان ململانە حیزبەکانی ناوخۆیان وای کردووە پشت بە هێزە دەرەکیەکان بەسن بەتایبەتی کە هەژمونی پارتی ئێستا لە باشووری کوردستاندا زاڵە مەبەستم پارتی دیموکراتی کوردستان و هاوپەیمانی ئەوان و دەوڵەتی تورکیا هۆکارێکە بۆ ئەوەی کە بێدەنگ بن بەرامبەر ئەو لەشکێشانەی دەوڵەتی تورکیا کە ئێستا لە باشووری کوردستان. دیارە دەوڵەتی تورکیا کوردی ئازاد کورد لە هەر شوێنێک هەبێ دەبێتە ئامانجی دەوڵەتی تورکیا. بۆیە لە ئێستادا نەک تەنها لە باکووری کوردستان بەڵکو لە باشووری کوردستان و هەروەها لە ڕۆژئاوای کوردستانیش بۆ ناوچەکانی ئەفرین و سەرێکانی و گرێسپی و زۆر شوێنی ترکە کراوەتە ئامانج. لە ئێستادا بە ئاشکرا لە سێ پارچەی کوردستاندا کورد دەکاتە ئامانج
و هەروەها چەند جارێکیش هێرش بۆ سەر هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەکات دەبێ هەر کوردێک خۆی نەخەڵەتێنێ خۆی نەخاپێنێ بزانێت کە دەوڵەتی تورکیا گەلی کورد لە هەر شوێنێک دەکاتە ئامان لە هەر بەشێکی کوردستان ئەوەی کە بەسەر هەموو ئەو هێزانەدا دەگاتە شەنگال یا مەخمور ئەوە هێرشە بۆ سەر ئیرادەی کوردی ئازاد بۆ ئیرادەی شۆڕشێکە داگیرکاری دەوڵەتی تورکیا قبول ناکە بەڵکو بانگەوازی بۆ یەکریزی و یەک هەڵوێستی و یەکێتی نەتەوەی کووردا هەر ئەوە هۆکارە بۆ ئەوەی کە لە ڕۆژئاوای کوردستانیش تەنها هێزەکانی شەڕبانان دەکاتە ئامانج نەک هەندێک حیزب و لایەنی تر هەن کە لە بن کۆنتڕۆڵی دەوڵەتی تورکیان دیارە لە باشووری کوردستانی بەسەر کۆمەڵی هێزدا دەرباز دەبێت بە سەدان کیلۆمەتر دەبڕێت تا دەگاتە شەنگال و مەخمور هەروەهاش لە ناوچەکانی چیای ئاسۆس و ناوچە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان باشوور هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەو ماوەیەدا کرایە ئامانج بۆیە دەبێت گەلی کورد ئەو هوشیاری هەبێت دەوڵەتی تورکیا هەموو کورد دەکاتە ئامانج نەک تەنها کورد لە بەشێکی کوردستاندا بۆ ئەوەش دەری دەخات کە ئامانجیانە وەکو خۆیان باسی دەکەن کە باشووری کوردستان دەخەنەوە سەر تورکیا بە قەولی خۆیان کە لە دوای 24 تەمووزی 2023 کە لۆزان تەواو دەبێت دیارە مەبەستیانە کە باشووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان بخەنەوە سەر تورکیا ئەمە بانگەوازیەکە دەبێت هەر کوردێکی بە شەرەف لەم حەقیقەتە تێبگات لەبەرەوە هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر پارتێک یا بۆ سەر هێزێک نییە بەڵکو بۆ سەر هەموو گەلی کوردە ئێمە وەکو تەبگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان هەموو ئەو هێرش و داگیرکاریانە شەرمەزار دەکەین ئیدانەی دەکەین و ئەمە ئەو حەقیقەتەش بڵێن کە لە باشووری کوردستانیش لە بن دەسەڵاتی هەرێمی کوردستاندا کە زۆرتر گرێدراوی دەوڵەتی تورکیان فشار و زەختەکان لەسەر تەبگەری ئازادی کە هەیە هۆکارەکان ئەوەیە ئێمە زۆرترین هەڵوێستمان هەبووە دژی داگیرکاری دەوڵەتی تورکیا لە باشووری کوردستاندا هەر ئەوە ژوای کردو بە پیلانی دەوڵەتی تورکیا فشارەکانی دەسەڵاتی هەرێمی کوردستان لەسەر تەبگەری ئازادی زیاترن یعنی وەک لە هێزولایەنەکانی تر ئەو فشارانەی کە لەسەر تەبگەری ئازادی هەیە لەسەر هیچ هێزولایەنێکی تر نییە ئێمەش هەست پێ دەکەین تەنها ئەوەیە لە هەڵوێستەکانماندا دژی داگیرکاری دەوڵەتی تورکیا بۆیە دەمەوێت ئەوەش بڵێم لە ئێستادا تەبگەرە ئاپۆچیەکان بزوتنەوە و ڕێخستنە ئاپۆچیەکان ئامانجیان یەکێتی نەتەوەی و یەکەڵوێستی و پێشخستنی خەتێکی دیموکراتیە هۆکار ئەوەیە لە هەر بەشێکی کوردستاندا ئەو تەبگەرانە دەبنە ئامانجی دەوڵەتی تورکیا بۆیە هەر ئەوەش هۆکارەکە بەسەر ئەو هەموو هێزولایاندا خۆیان دەگەێنە شەنگال یا دەگەێنە مەخمور یا هەرێمی پاراستنی مدیا یا هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و بە هەمان شێوە بۆ ڕۆژئاوای کوردستانیش